دیارە جارێکی دیکە بەهۆی ئەو قەیرانێک لە دوایەکانی ڕوو لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بەگشتی لە عێراقەکە قەیرانی سیاسیە ئابوووریە دیارەکە بۆتە هۆی ئەوەی کە گەنجان وەلاوان بە تایبەتی دەرچوانی زانکۆ پەیمانگاکانمان ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکەن بە مەبەستی ژیانێکی شایستەتر و خۆشتر بۆ خۆیان و خێزانەکانیان دیارە هاوشێوەی ساڵانی ڕابردوو جارێکی دیکە لە ساڵی 2021 کۆچکردن دەستی پێکردوێتەوە بەپێ و ئامارانەی کە لەلایەن نوێنەرایەتەکانمان لە ئۆفیسی سەرەکی تۆمار کراوە زیاتر لە 35,000 کۆچبەر لە وڵاتان یەکێتی ئەوروپا داوانامی مافی پەنابەریان پێشکەش کردووە دیارە ئەم ئامارە بۆ ئەو کەسانێک کە لە سەر و تەمەن 18 ساڵەوەن ئەوانن کە داوانامی مافی پەنابەری پێشکەشەکەن بە دەرلەمانش دیارە ئێمە بۆ 15,000 هەتا بگرە بۆ 20,000 کەسێکمان هەیەمانە جارێت تا ئێستا یەکلایی نەبوونەوە کە لە وڵاتی تورکیا و هاوکات هەندێکی تیا ڕێژێکی بەرچاویان تایە کە پەڕوونەتەوە بۆ وڵاتانی بیدایی یەکێتی ئەوروپا بە تایبەتی وڵاتانی بەڵقان کامانە یەک کەیسەکانیان کەیسی خوانیان یەکلایی نەکردوێتەوە و ئەیانێ بڕن بەرە وڵاتانی ئەوروپا بەڵام لای هەموو لا ڕوون و ئاشکرایە کە کاتی ئەوێت بۆی کە پەنابەرێک بە شێوەیەکی نایاسایی خۆی بگەینە بە وڵاتانی ئەوروپا و داوانامی مافی پەنابەری پێشکەش بکە و بەداخەوە ئەم ساڵیش کۆچبەری عێراقی و هاوڵاتی هەرێمی کوردستان بەدەر نەبوونە لە ڕوودا و ڕووداوی تراژیدیای ناخۆشکە بەسەرانە هاتووە و بەداخەوە لە چەند ڕووداوێکی نەخوازراوە ئەم ساڵ 21 کەسمان هەیە کە بوون بە قوربانی و بێسەروشۆن بوون لە ڕێگەی کۆچی هات و نەهاتدا دیارە 5 بۆ 6 کەسێکی تەرمی بوونی هەبوو تەرمەکانیان لەلایەن دەستگای لوتکەوە گەڕاندراوەتەوە و ڕادەسی کەس و کارەکانیان کراوەتەوە و ئەوەی کە هەشە کە بە بێسەروشۆن بوو لە قەڵەمە درێوە مەلەفی تایبەتی بۆ کراوەتەوە شوڕتەی نێودەوڵەتی و پۆلیسی کەناراوەکان لە وڵاتی تورکیا وایە لە وڵاتانی کەی ئەوروپا بێت لی ئاگادار کراوەتەوە بۆی کە چارە نووسیان بۆ کەسوکارەکانیان دیاری بکەین دیارە سەررجەم ئەو هاوڵاتیانە کە وەکو کۆچبەر و دواتر وەکو پەنابەرێک لە وڵاتانی ئەوروپا داوانامی مافی پەنابەری پێشکەشەکان هەڵبەتە بە عێراقی ئەژمارەکرێت لەسەر نەتەوە لە وڵاتان پۆلێن ناکرێت بڵاو ناکرێتەوە ئەوان وەکو عێراقی بەڵام بەپێی بە دوواداچوونی زۆرێک لە لایەنە پەیوەندیدارەکان و خۆمان و هاوکات بەراوردێک لەگەڵ ڕووداوە نەخوازراوەکان لە ماوەی ساڵانی ڕابردوو دیارە بەداخەوە ڕێژەی هاوڵاتی هەرێمی کوردستان زیاتر بووە لە چاوپارێزگاکانی دیکەی عێراق دیارە ئەمە لە کۆتایی ساڵی 2015ەوە هەتاوەکو ئێستا زۆر بە جدی زۆر بە وردی لەسەر ئەو ڕێگایەوە بە تایبەتی و کۆچبەرە عێراقی و کوردانی کە لە ڕێگەی هات و نەهات بە ڕێگەی جیاجیا بێسەروشۆن بوونیاگیانیان لەدەستدا کارمان کردەوە بەپێی ئەو ئامارانەی کە لە ئێستا بەردەسە لای ئێمە 455 کەسمان هەیە کە هەتاوەکو ئێستا گیانی لەدەستداوە و بێسەروشۆن بۆ لەو ڕێژەیە کە 184 کەسمان هەیە بێسەروشوێنن ئەم بێسەروشوێنانە مەلەفی تایبەتی بۆ کراوەتەوە و بە بەردەوامی ئێمە بە دوواداچوون ئەکەین لەسەری و 260 کەسیشمان هەیە کە تەرمەکانیان بوونی هەبووە لە کاتێ ڕووداوە جیاجیاکان لە دەریای ئیجە دەریای سپیناوەڕاز و هاوکات لە دەریای ڕاژ و لە ڕێگەی وشکانی تەرمەکانیان لە کات و ساتی خوا بۆ کەسوکارەکانیان بۆ عێراق گەڕاندراوەتەوە هەڵبەتە دیارە بەس پارێزگاکانی هەرێمی کوردستان نەبووە بگرەمە لە زاخۆ هەتاوەکو بگرە بەغا و نەجەف و هەتا بەسڕاشی تیا بۆ کە تەرمەکانیان بۆ گەڕاوەتەوە بەدڵنیاییەوە کۆچبەر ڕەنگ بێ ئەو هاوڵاتیانەی با بڵێن لە هەرێمی کوردستان و لە عێراق لە ئێستا هەنوێ ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکەن ڕەنگ بێ وەک ئێمە شارەزابن بۆ پێی تۆڕە کۆمەڵایەتەکان بە بەردەوامیان ڕێگەکانی کۆچ و ڕێگەر نایاساییەکان لەلایەن کۆچبەرانەوە بڵاو ئەکرێتەوە و ئەزانن مەترسی تەواو لەسەر ژیانیانەوە بەدەر لەمەش ئەوێ ئەوان ئەوە لە بەرچاو بگرن لە دوای ساڵی 2016 لە کۆتایی ساڵە تقریباً یاسا و ڕێساکانی داواکردنی مافی پەنابەری لە سەرجەم وڵاتانی ئەوروپا بە تەواوەتی گۆڕانکاری بەسەر هاتووە و هەچ هاوڵاتیەک کە لە وڵاتانی بگا بە وڵاتانی ئەوروپا سەرباری ئەم ڕێگە
هاتوونە هاتە ئەبێ بە شێوەیەکی زۆر زۆر باوەڕ پێکراوە بە بەڵگەوە بیسەلمێکە لە وڵاتەکەی خۆی مەترسی لەسەر ژیانی هەیە ئەو کات داوانامەی مافی پەنابەری پەسەند ئەکرێت بۆیە بێ ئەمانە هەمووی لە بەرچاو بگرن و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیش بە دڵنیایە بە ڕەش و بارودۆخی هاوڵاتیان بە تەواوەتی لە بەرچاو بگرن لێ نەگەڕن چیتر گەنجانی ئەم وڵاتە بە تایبەتی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانمان ملی ڕێگەی هاتوونە هات بگرنە بەر هەر ڕۆژی هەواڵێکی جەرگ بڕ و ناخەژێن بێتەوە بۆ هەرێمی کوردستان و کۆمەڵە خەڵکی گەنج بێسەر و شوێن بێ گیان لە دەست بدا لەو ڕێگایە. بەداخەوە باڵەکەی قورسە و لەلایەن وڵاتانی ئەوروپا لە ئێستا تورکیا سەر پشکراوە بۆی کە کۆچبەر و ئەوانی ڕوو لە وڵاتی تورکیا ئەکەن چۆن مامەڵیان لەگەڵاکە مامەڵەکردنەکەی مەبەسم لەوەی شێوازی دیپۆرتکردنەکە یا باند خستنە سەر جیاوازەکانیەتی جیاوازەکانیانە بۆی کە جاریشکە نتوانن دیارە تورکیا بۆ پێی کە دەواازێکی سەرەکیە بۆ گەشتن بە وڵاتانی ئەوروپا لەلایەن وڵاتانی ئەوروپاش بە تەواوەتی فشار ئەخرێتە سەر تورکیا بۆی بەم لە شاوای کۆچە بگرن دیارە ئەمان وەگوتم بەداخەوە هۆکاری سەرەکی خۆیانن کە خۆیانیان بە سووری لە قەڵەمەوە گەرنا لە ماوەی ساڵانی ڕابردوو هەزاران دەیان هەزار پەنابەری کەمان هەبوو کۆچبەری کەمان هەبوو بە عراقی خۆی لە قەڵەمداوە ئەنیشتیا بۆ بەربوو ئازادبوونەوە ئەنیشتیا بۆ لە هەمان کاتە دیپۆرتی خاڵی سنووری ئیبراهیم خەلیل یاوە تا لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە دیپۆرتکراونەوە بۆیە بە کۆچبەر خۆی بە دوورگرێتەوەی کە نازنامەی خۆی بە هیچ شێوەیەک نەگۆڕێت بە خاتری کە بێت بڵێ من ئەمڕۆ ئازادە بم یا بەیانی ئازادە بم یا دیپۆرت بکرێتەوە وەک لەوەی باشترە کە بکرێتە وڵاتێکی وەکو وڵاتێکی سووریاوە دوای هەم کەسوکارەکەی و هەم لایەنە پەیوەندیدارەکان بخەنە ناڕەحەتیەوە بۆی کە بتوانین دەربازیان بکەین سەرجەم ناو ناسنامە بەڵگەنامەکانی حتمما لای ئێمە و ئێمەژە بە کتاب و بە نووسراوی فەرمی لایەنە پەیوەندیدارەکانی لەسەر ئاسی عراق و لەسەر ئاسی تورکیا لێ ئاگادار کردوێتەوە بەڵێ هەیە و زۆرینیان لە ١٩٠ خەڵکی پارێزگای سلێمانی